من زۆر داعیم بینی ئەڵێ کاکتۆر ئەم کۆمەلگایە ناگۆڕێ وازم هێنا. زۆر بانخواز دەبینم دەڵێ دکتۆر ئەم میلەتە شایستەی ئەوە نییە وازی هێنا. من زۆر بەڕێزم بینی لە زانکۆ و پەیمانگا زۆر جددی بوو، بەڕاستی ئایارە 24 بوو، بەڵام دەڵێت قوتابی قابیلی ئەوە نییە بەجێ هێشت و وازی هێنا. زۆر کەسم بینی لەم کۆمەلگایە دەستی دابووە کاروانێکی زۆر باشی چاکسازی تەنانەت بەداخەوازی هێنا. لێتان ناشارمۆ زۆر کەناڵی جوان تەلەڤیزۆن ڕادیۆ تەنانەت سەتەلایتمان بینی و بیستوو لە کوردستان و لە عێراق و لە وڵاتەکانی دراوسێژ دەستی دایە هەنگاوێکی زۆر باشی چاکسازی. بەڵام بەداخەوە بێئومێدی لە ئەخیرا وای لێ کرد دەرگای کەناڵەکە دابخات، دەرگای تەلەڤیزۆنەکە دابخات. ئومێدەکەم ئێمەی پەروەردەی دیمەن لەو جۆرە کەسە نەبین، بەرنامەکەش دابخەین و تەلەڤیزۆنەکەش بڵێن وانە بێت. باشمان هێناوە و چاکمان هێناوە بە هاوکاری جەنابتان دڵنیام ئینشاڵڵا ئومێد لە دڵ و دەرونی هەم خۆمان هەم بینەر و بیسەرەکانمان هەم ئەو کەسانش کە تاکەکانی ئەم کۆمەلگەن دروستی دەکەین. ئەزیزانم گەنجە جوانەکان باسی ئومێدمان کرد، بەس دیارە دەمێ شتێکی تر کە بۆ جەنابتان باس بکەم کە زۆر لام مەبەستە، ئەویش ئەوەیە کە چی بکەم بۆ ئەوەی کە بێئومێدی ڕووم تێنەکات. خاڵی یەکەم لە هەموو کتێبە زانستیەکانە باز دەکرات تۆ لە ڕەشبینەکان خۆت دوورخەرەوە، لە خەڵکی ڕەشبین، لە خەڵکی عینەک لە ڕەش، لە خەڵکی خۆی باگراوند خراپ، لە خەڵکی گەندەڵ، لە خەڵکی هیچتیانەبوو خۆ دوورخەرەوە. بۆ لەبەرەوە تۆ بۆ نمونە برادراتی منەکەی من هیچم تیا بەسەر نییە، تەمەڵم تەوەزەلم گەندەڵم هیچم تیا بەسەر نییە، تااقەتی هیچم نییە، ئێکەواتە هیچیش بە تۆ نادەم، وایانە کەواتە تۆ هیچ لە من هەڵ ناکڕێنی، کەواتە هیچ لە منەوە فێر نابی، کەواتە هیچ لە منەوە نابیستی. کەواتە خاڵی یەکەم ئەگەر بە من دەڵێ دکتۆر چی بکەم بۆ ئەوی باش و چاک و مەزبوطەوە، تکایە ئاگادار بە خۆت لە گەندەڵەکان بە دوورخە، خۆت لە هیچ نیابەکان بە دوورخە، خۆت لە بێئومێدەکان بە دوورخەرەوە. تەلەبێ گەڵێت چی وەرە با جگەرە بخۆین دنیا ئەوەنە نایێنێ، نە مەڕۆ لەگەڵێ. تەلەبێ گەڵێت چی ئەم دنیاە فشەیە هەمووی پێکێ نایێنێ، مەڕۆ لەگەڵێ. تەلەبێ گەڵێت چی هەمووی جگەرەیەک نایێنێ، تەلەبێ برادرێک گەڵێت چی بە من تەلەبێکم دوێنە کاکتۆر هەموو دنیا هیچی بەقەت جگەرەکە بۆم ناسووتێت، خواوەرە دەوەرە ئەوە تیگێنە، یعنی بە هەموو عەقڵی خۆی جگەرەکە بۆ ئەسووتێ. با بۆتم جگەرە ئەسووتێنێ، پارەی گیرفانت ئەسووتێنێ، گەدەت ئەسووتێنێ، ڕیخۆڕەت ئەسووتێنێ، جگەرە کوا بۆت ئەسووتێنێ کەچی بە هەموو عەقڵی خۆی ئەڵێ هەموو دنیا جگەرەیەک نایێنێ بەس جگەرەکە بۆ مەسووتێ. من دیارە عاشقە، عاشق و مەشق لێی داوە و کەپڵ و مەپڵەکەی بەجێ هێشتووە، بێئومێد بووە. خۆ بێئومێدی بوو مەلوماتان هەر لە خوێندنان نییە، ئەسڵەن خەڵکە ناسم بێئومێدە لە ژنێنان، بێئومێدە لە شوکردن. یعنی ئەم بەرنامەیە گشتگیرە بەڕێزان، یعنی ئافرەتم دوانووە 8 دانە ساڵە چۆتەوە بۆ ماڵی خۆی لەبەرەوەی تەلاق دراوە. ئەڵێم بۆ شو ناکەێڵە دکتۆر بێئومێدم لە پیاوی باش، ئەڵێم بۆ ناچیتە ماڵی خۆت، ئەڵێ بێئومێدم لە ماڵی خۆت. بۆ ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە بۆ جەنابتان.